سڵاو قوتابیانی خۆشەویست ئەو کاتەتە باش من مامۆستا سامان حەسەن دووبارە لە بابەتێکی نوێی زانستی پۆلی حەفت پێتان دەگەمەوە کە تەواوکەری بابەتەکانی ڕابردوومانە ئەویشیان باسی چییە؟ باسی دروستکردنی کارەبا لە موگناتیسەوە. وەکووە بیرهینانەوەک لە بۆ بابەتەکانی پێشووتر لەوەی قوتابی سەرنجی نەڕواتن لەسەر بابەتەکانی پێشووتر باسی چمان کرد لە دەرسی ڕابردوو باسی موگناتیسمان کرد. موگناتیس لە چێ دۆزراوە؟ موگناتیس چۆن دۆزراوە؟ چێ موگناتیسی دۆزیەوە؟ چەند زۆرە موگناتیسمان هەبوو؟ ئەوانە هەموو لە دەرسەکانی ڕابردوو باسمان کرد. باسی ئەومان کرد موگناتیسەکانمان، موگناتیسی کاتیمان هەبوو، موگناتیسی هەمیشەییمان هەبوو و دروستکردنی موگناتیسمان هەبوو لە ڕێی کارەبا، موگناتیسی تەبیعیمان هەبوو. ئەوانە کۆمەڵێک بابەت بوو کە لە دەرسی ڕابردوو باسمان کرد. ئەو ڕۆدەی ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە تەواوکەری بابەتی نوێ وەردەگرین کە ئەویشیان چییە؟ دروستکردنی کارەبا لە موگناتیسەوە. دروستکردنی کارەبا لە موگناتیسەوە سەرەتا باسی چ دەکەینەوە؟ پەیداکردنی تەزووی کارەبا لە بواری موگناتیسی گۆڕاوە. واتە کاتێک ئەمە دەمانەوێ باسی موگناتیس بکەین کوو بتوانین تەزووی کارەبا دروستکەین بەهۆی موگناتیسەوە. تەزووی کارەبا دروستکەین بەهۆی موگناتیسەوە. ساڵی 1930 هەردوو زانا بەجیا واتە دوو زانامان هەبوو کا لێرە ئیشان لەسەر ئەو بوارە کرد. یەکیان چێ بوو؟ مایکل فارادای بوو کە لە ئینگلتەرا و جۆزێف هێنری لە ئەمریکا گەیشتنە ئەو ئامانجەی کە تەزووی کارەبا دروستکەن. یعنی ئەگەر ئەمە هاتوو کاتێک کە باسی دروستکردنی تەزووی کارەبا دەکەین زۆر جار قوتابی بەغەڵەت بیر دەکاتەوە دەرێ کارەبا فلان و فلان دروستی کرد. ئاگادار بە دروستکردنی کارەبا زیاتر لە بۆ چێ دەگەڕێتەوە؟ مایکل فارادای کە یەک لە دروستکەرەکانی کارەبا و جۆزێف هێنریش بە هەمان شێوە هەردووچیان لە ئەمریکا گەیشتنەوە ئامانجەی کە تەزووی کارەبا دروستکەن. بابزانین ئەو دوو زانایە چیان کرد؟ چۆن ئیشەکانی خۆیان جێبەجێ کرد؟ بە چ شێوازێکیان کرد؟ سەرکەوتن بۆ ساتێک فارادای بابزانین چی کرد؟ فارادای تێبینی کرد لە کاتی بەستنی تەلی موگناتیسە کارەباییەکە بە پاتریەکەوە نیشاندەری گەلڤانۆمیتەرەکە دەجوڵا. لەوانەیە قوتابی ئێستا سەرنجی لەسەرەوەی نەمابی مامۆستایەری گەلڤانۆمیتەر چ بوو؟ گەلڤانۆمیتەر ئامێرێک بوو کە خوێندنەوەی تەزووی کارەبای نیشان دەداواتە کاتێکەوە تەزوویەکی لێ نزیک دەکەوتەوە دەماندیت ڕاستەوخۆ نیشاندەری گەلڤانۆمیتەرەکە وەکو گێچەکوا بوو نیشاندەری گەلڤانۆمیتەرەکە چی لێ دەهات؟ دەجوڵاوە. ئەلێرە فارادای ئیشی لەسەر ئەو بابەتە کرد قوتابیانی خۆشەویست. لە کاتی موگناتیسە کارەبایەکە بە شێوەیەکی بەردەوام دەبەستا بە پاتریەکەوە گەلڤانۆمیتەرەکە هیچ لادانێکی نیشان نەدەدا. مەبەستی لەو ڕستەی دەرێ لە کاتی موگناتیسە کارەبایەکە بە شێوەی بەردەوام دەبەسترا واتە کاتێک کە موگناتیسە کارەبایەکەیان دەینا دەیان بەستاوە بە شێوەیەکی بەردەوام واتە کارەبا نەدەگۆڕا، کارەبا نەدەکوژاوە. بە معادەلی کارەبایەکە پێبوو تەماشایان کرد هەستیان بە چ کرد؟ نیشاندەری گەلڤانۆمیتەرەکە هیچ نەدەزوڵا واتە گێچی گەلڤانۆمیتەرەکە هیچ زوڵانێکی بەسەردا نەدەهات. بابزانین لە چ کاتێکە دی زوڵانی پەیدا کرد؟ لە کاتی موگناتیسە کارەبایەکە بە شێوەیەکی بەردەوام دەبەستا گوتمان گەلڤانۆمیتەرەکە نەدەزوڵا. بەڵام لە کاتی موگناتیسە کارەبایەکە بە شێوەی بەردەوام دەبەسترا بە پاتریەکەوە گەلڤانۆمیتەرەکە هیچ لادانێکی نیشان نەدەدا. بەڵام دوایەکە بۆی دەرکەوت ئەگەر بێت و گەلڤانۆمیتەرەکە چی لێ بکاتن؟ تەزووی کارەبا لە کۆیلی دووەم کاتێک دروست دەبێ کە بوارە موگناتیسەکە لە گۆڕاندا بێ. یعنی بوارە موگناتیسەکە ئەگەر هاتو گۆڕا، ئەگەر هاتو بوارە موگناتیسەکە گۆڕانی بەسەرداهات ئەو کاتی تەزووی نیشاندەری گەلڤانۆمیتەرەکە ئەو کارەی دەکرد. لێرە قوتابیانی ئازیز ئاگادار بن ئەو بابەتانەی کە ئەوڕۆ باسییان دەکەین باسی کارەبا باسی موگناتیسە هەر یەکە لەوانە ئەو بابەتانە ڕۆژانە ئەمە ئیشمان پێ دەبی. ڕۆژانە ئێمە ئیشمان بەو بابەتانە دەبیتن لە ژیانی ڕۆژانەمان بەکاردێ. بۆ نمونە بابین ئێستا یەک لەو بابەتانەی کە باسی دەکەین یەک لەو ئامێرانەی کە باسی دەکەین لە بابەتی ئەوڕۆماندا دینەمۆیە. دینەمۆ چییە؟ دینەمۆی کارەبایی.
واتە ئەو مۆلیدانێک کە ئێستا ئەمە ئیشیان پێ دەکەین تەماشا دەکەین لە کاتی ئێستادا کە کارەبانە کە وەزعی کارەبا خراپە خەڵک هەموو ڕووی لە چ کردێ کارەبا ڕێسی بەدەست ناکەوی هەمووی ناچار ڕووی لە بازاڕەکان دەکات لە بۆ چ دینەمۆیەکان بەکاربیینی واتە مۆلیدەکان بەکاربیینی بابزانین دینەمۆ چییە؟ دینەمۆی کارەبا ئامێرێکە وزەی میکانیکی دەگۆڕێ بۆ وزەی کارەبایی ئامێرێکە وزەی میکانیکی دەگۆڕێتن لە بۆ وزەی کارەبایی مەبەستمان لە وزەی میکانیکی چی قوتابیان ئەدی مەبەستمان لە وزەی کارەبا چێ لێرە مەبەستمان لە وزەی میکانیکی ئەوەیە کاتێک کە ئێمە دێن دینەمۆیەکی کارەبا بەکاردێنین مۆلیدەیەکی کارەبا بەکاردێنین تەماشا دەکەین مۆلیدەکان یان بە گازیش دەکە یان بە بەنزین ئەو گازە ئەو بەنزینەی کە بەکاری دێنین ئەوە چییە؟ ئەوەیان پێی دەڵێن چ پێی دەڵێن وزەی میکانیکی ئەوەیان زۆرێکە لە وزەی میکانیکی دەیگۆڕی لە بۆ چ؟ دەیگۆڕی لە بۆ کارەبا یعنی ئێستا لە هەر کەسێکی بپرسین ئایا ئەمە دەتوانین مۆلیدەکی کارەبا ڕاستە خۆ ئیش پێ بکەین بێ ئەوەی بەنزین و گازی لە بۆ بەکاربیینین بە 100% پێ دەرێ نەخێر 100% پێ دەرێ نەخێر لەبەر چێ؟ لەبەر تۆگەر گازت نەبی بەنزینت نەبی یان هەر وزەکت نەبی کە بەکاری بینی چۆن دەتوانێت تو کارەبایەکەی دروستکەی کەواتە ئەو وزەی بەکاری دینین ئەگەر گازە ئەگەر بەنزینە هەر شتێکە پێی دەڵێم چ؟ وزەی میکانیکی پێی دەڵێن چ؟ وزەی میکانیکی کەواتە دینەمۆیەکان ئەلێرە ئیشیان چییە؟ مۆلیدەکان ئیشیان چ دەبێ لێرە؟ دینەمۆیەکان یا مۆلیدەکان ئیشیان لێرە ئەوە دەبیتن کە چ بکەن؟ وزەی میکانیکی بگۆڕن وزەی میکانیکی ئەو ناوەت لە بیر نەچی قوتابی خۆشەویست وزەی میکانیکی دەگۆڕێ لە بۆ وزەی کارەبا لێرە ئەو دینەمۆیانە ئەمە کە بەکاری دەینین کارەبامان دەداتێ و کارەبایەکە ئێستا لە دیاری دادەنیشین ئەوە لە چیەوە دروست دەبی هیچی لە خۆیەوە دروست نابی ئەجا ئایا ئەو کارەبایە لە ڕێی دینەمۆیە کە دروست دەبی ئەو دینەمۆی بە گازیش دەکا ئەو دینەمۆی بە بەنزینیش دەکا یان ئەمە زۆر جار جێمان لێ دەبی دەرێ وەڵا ئەو کارەبامان دروست کردە بە وزەی ڕۆشنایی تاقە شەمسی ئێوە تاقە شەمسیش بە هەمان شێوە ئەویشیان بە هەمان شێوە چییە؟ بە هەمان شێوە وزەکی میکانیکیە دەیگۆڕین لە بۆ چ؟ وزەی کارەبا دەیگۆڕین لە بۆ وزەی کارەبا یان ئێستا ژێمان لێ دەبی باوباوی ئەوێ لە بازاڕەکان دەنێ وەڵا سیارەکان ئێستا زۆری بوویتە شەحن بە کارەبا ئیش دەکات بە کارەبا ئیش دەکاتن چییە؟ وەکو مۆلیدەچی لە ناوی هەیە ئەو مۆلیدێتی لێ تاقەکەی پاتریەکەی چی لێ دەکات کە شەحن دەکرێتەوە شەحنی ئەو پاتریە دەگۆڕی دەکاتە چ؟ کارەبایەکی دەداتە ئەو سیارەی دەیزولینی لێرە چێمان هەیە ئامێرێکمان هەیە زۆر زۆر گرنگە بیناسین ترانسفۆرمەر بابزانین ترانسفۆرمەر چییە؟ ترانسفۆرمەر ئامێرێکە جیاوازی ئەرچی تەزووی گۆڕا و بەرز یان نزم دەکاتەوە ترانسفۆرمەر ئامێرێکە جیاوازی ئەرک مەبەستمان لە ئەرچی کارەباییە واتە ڤۆڵتەی کارەبا جیاوازی ئەرک بە مانایە زانستەکەی واتە ڤۆڵتەی کارەبا ڤۆڵتەی کارەبامان لۆ چ لێ دەکا؟ ڤۆڵتەی کارەبا واتە تەزووی گۆڕاو دە بەرز یان نزمی دەکاتەوە بەرز یان نزمی دەکاتەوە ئەو ترانسفۆرمەر مەبەستمان لە چی ئێستا بە ناوە زانستەکەی بە هەرچی برین ترانسفۆرمەر لەوانەیە قوتابی زۆر بە زەحمەت لی تێبگا بەڵام ئەگەر وشەکەت پێ برێم ئێستا هەمومان دەیزانین لە هەموو گەڕەکەکان ئێستا تەماشا دەکەیت چ هەیە؟ محاویلەی کارەبای لە هەموو گەڕەکەکان محاویلەی کارەبامان هەیە ئەو محاویلە کارەبایە قوتابی خۆشەویست ئەوە ترانسفۆرمەری تێدەیە ئەوە پێک دێتن لە ترانسفۆرمەر کە جیاوازی ئەرچی کارەبا چ لێ دەکا؟ بەرز و نزم دەکەنەوە بابزانین ئەو ترانسفۆرمەرانە چنە؟ ئەو ترانسفۆرمەرانە کە بەکاردێن چنە؟ دوو زۆری سەرەکی ترانسفۆرمەرمان هەیە قوتابی ئازیز زۆر زۆر گرنگە بیزانی یەکەمیان ترانسفۆرمەری بەرزکەرەوە ترانسفۆرمەری بەرزکەرەوە ژمارەی پێچەکانی کۆیلی سەرەتایی کەمترە لە پێچەکانی کۆیلی ناوەندی ژمارەی پێچەکانی کۆیلی سەرەتایی
کۆیلی سەرەتایی ئەو ناوەت لەبیر نەچی کەمترە لە چێ؟ لە پێچەکانی کۆیلی ناوەندی. کە چ دەکا ئیشی ترانسفۆرمەری بەرزکەرەوە چییە؟ ئەگەر کاتێک مامۆستا لێی پرسی یا هەر کەسێک لێی پرسی ئایا ترانسفۆرمەری بەرزکەرەوە ئیشی چییە؟ دەڵێن ترانسفۆرمەری بەرزکەرەوە جیاوازی ئەرک بەرز دەکاتەوە. جیاوازی ئەرک بەرز دەکاتەوە واتە ڤۆڵتەی کارەبا بەرز دەکاتەوە. بەڵام ترانسفۆرمەری نزمکەرەوە ژمارەی پێچەکانی کۆیلی سەرەتایی چییە؟ زیاترە لە پێچەکانی کۆیلی ناوەندی. یعنی ئەلێرە ئەمە ئیش لەگەر چێ دەکەین قوتابی عەزیز؟ ئەمە ئەلێرە ئیش لەگەر ژمارەی پێچەکان دەکەین. باسی کۆیلمان کرد لە دەرسی ڕابردوو. باسی کۆیلمان کرد گوتمان لە لولەکەیەک پێک دێ بە دەوریدا تەلێکی خوڵاوی تەلێک بە دەوریدا دەسوڕێتەوە کە کۆیلی لێ دروست دەکا وەکو لێرە دیارە کۆیلەکانیش نیشان دەدا. لێرە لە ترانسفۆرمەری بەرزکەرەوە کۆیلی سەرەتایی ژمارەی پێچەکانی کەمترە. بەڵام لە ترانسفۆرمەری نزمکەرەوە ژمارەی پێچەکانی کۆیلی سەرەتایی زیاترە. ئەگەر لێرە بە جیاوازی وەرگرین لێرە بیکەینە جیاوازی نێوان ترانسفۆرمەری بەرزکەرەوە لەگە ترانسفۆرمەری نزمکەرەوە. ئەگە بە جیاوازی وەریگرین دەرێن چییە؟ ترانسفۆرمەری بەرزکەرەوە ژمارەی پێچەکانی کۆیلی سەرەتایی کەمترە لە پێچەکانی کۆیلی ناوەندی، ئەوە دەبیتە خاڵی یەکەم. لە ترانسفۆرمەری نزمکەرەوە دەرێن ژمارەی پێچەکانی کۆیلی سەرەتایی زیاترە لە کۆیلی ناوەندی، ئەوە خاڵی دووەم، ئەوە یەکەم لە ترانسفۆرمەری نزمکەرەوە. لە ترانسفۆرمەری بەرزکەرەوە خاڵی دووەممان چییە؟ جیاوازی ئەرک بەرز دەکاتەوە، واتە ڤۆڵتەی کارەبامان لە بۆ بەرز دەکاتەوە. لە ترانسفۆرمەری نزمکەرەوە جیاوازی ئەرک نزم دەکاتەوە. جیاوازی ئەرک چی لێ دەکا؟ نزم دەکاتەوە. لێرە تەماشا بکەین ئەمە ئەو ترانسفۆرمەرانە قوتابی زۆر جار دەپرسێ مامۆستا باشە ئەو تو کە باسی ترانسفۆرمەری دەکەی باسی محاویلەی دەکەی هەموو محاویلەکان یەک زۆر نییە؟ نەخێر. دوو زۆری سەرەکیمان هەیە لە محاویلەکان واتە ترانسفۆرمەرەکان کە ئەویشیان چییە؟ هەندێکیان تەزوو بەرزەکاتەوە هەندێکیان نزمەکاتەوە. با بە نمونە پێت بڵێم. لۆ نمونە ئەمە ئەو تەزوێی کە لە سەرچاوە سەرچەکەی کارەبا دێ لە محەتەی سەرکی کارەباوە دێ لە وێزگە سەرچەکانەوە دێ تەبعاً جیاوازی ئەرکەکەیان زۆر زۆرە. جیاوازی ئەرکەکەیان زۆر زۆرە بە هەزارەها ڤۆڵتە. ئەگەر بێت و ئەو ڤۆڵتیە زۆرە بگاتە ماڵی هەر یەکێکمان هەرچی ئامێری کارەبایمان هەیە لە خلالی چەند چرکێک هەر هەمووی دەسووتینی. واتە هیچ ئامێرێکی کارەبایی تەحمولی ئەو ڤۆڵتێ بەرزەی ناکە. لۆ نمونە ئەمە هەمانە کە ئەو وێزگانەی دێتن کارەبای ڕئیسەکە زۆر جار هەمانە 11,000 ڤۆڵتە، زۆر جار هەمانە 22,000 ڤۆڵتە. یعنی جیاوازی ئەرکەکەی ڤۆڵتەکەی زۆر زۆر بەرزە. کەواتە پێویستت بە چیات و پێویستت بەوەیە ترانسفۆرمەرێکی نزمکەرەوە دابنی. یعنی محاویلەکی دانی نزمیکەینەوە وەکو ئەوەی لە چی هەیە ئێستا؟ وەکوی لە ماڵەکان هەیە. ئێستا دەبین لە هەر کۆڵانێک لە هەر سەر کۆڵانێک محاویلەکی کارەبای لێیە. ئەو محاویلە کارەبایە تەزوە لە چ زۆرێکە؟ ترانسفۆرمەری نزمکەرەوەی ئاگادار بە. یعنی چ دەکاتن؟ جیاوازی ئەرکەکەت لۆ نزمەکاتەوە. لۆ نمونە خەتەکەت هەیە خەتەکی کارەبای هێڵەکی کارەبات هەیە 11,000 ڤۆڵتە. ئەو 11,000 ڤۆڵتەی لۆ دەگۆڕی لۆ چەندی؟ دەگۆڕی لە بۆ 220 ڤۆڵت. ئەمە ئێستا هەمانە ئەو ڤۆڵتەی کە لە مارەکانی خۆمان بەکاری دێنین چەند ڤۆڵتە ئامێرەکان؟ 220 ڤۆڵتە. ئەو ئامێرانەی کە بەکاری دێنین ئەگەر ئەو تەلەڤیزیۆنەیە، ئەگەر سەلاجەیە، موباڕیدەیە، مجەمیدەیە، هەر ئامێرێکی کارەبایی کە ئەتوو لە ماڵێ بەکاری دەینی جیاوازی ئەرکەکەت دەبی چەند بی؟ 220 ڤۆڵت بی. زیاتر لەو 220 ڤۆڵتەی زیاتر لەو 220 ڤۆڵتەی یەکسەر دەبێتە هۆی سوستانی ئامێرە کارەبایەکەت. دەبێتە هۆی سوستانی ئامێرە کارەبایەکەت. یان ئەمە زۆر جار با بە نمونەکی وازەحتر لە بۆتان بینەوە زیاتر لەو بابەتی تێبگەی. زۆر جار ئەمە دەیبینین ئەو کارەبای مۆلیدەی گەڕەکەکان جاری وا هەیە دەبینین دەرێ وەڵا
کارەبا بەرز و نزم دەبتەوە بەرز و نزم دەبتەوە کەواتە خەتا لە چییە؟ خەتا لە ڤۆڵتەکەیتی ئەو مۆریدی ئەو گەڕەکەی ڤۆڵتەکەی تەواویە لێ کارەبات بەرز و نزم دەبتەوە یان دەرێوەڵا سەلازەی پێ هەرناسی یان موبەڕیدەی پێ هەرناسی یان فڵانە ئامێری پێ هەرناسی کەواتە خەلەلەکە لە چێیە؟ ڤۆڵتەکەی تەواو نیە ڤۆڵتەکەی کەمە یان دەبینین زۆر جا دەرێوەڵا چەند جارێک دوو جار سێ جار کارەبا هاتەوە بڕاوە یەکسەر ئەشەیەکە هەموو سوتا لۆ ئەشەیەکە سوتا لە ماڵێ ئەو ئەشەیەکە دەستی ئەو جیاوازی ڤۆڵتەیە دیسان کەواتە چێ لێرە و ئیشەمان لۆ دەکا ئەو ڤۆڵتێمان لە بۆ ڕێک بێخی ترانسفۆرمەری نزمکەرەوەیە ترانسفۆرمەری نزمکەرەوە ئەو ئیشەمان لۆ دەکا بە تەواوی تەزوەکەمان لۆ تهدید دەکاتن دەهینتۆ سەر 220 ڤۆڵتی معقول ئامێرەکان زۆر بە ئاسانی ئیشی پێ دەکەین ئەلێرە قوتابی دەپرسیمە مەستادی باشە لە چێن دەرکەواتە ترانسفۆرمەرەکەی دی بەکاردێ ترانسفۆرمەرەکەی دی لە چێ بەکاردێ ئێستا پێتان دەڵێم بزانین ئەویان لە چێ بەکاردێتن گواستنەوەی کارەبای ماڵان بابین ئێستا باسی گواستنەوەی کارەبای ماڵان بکەین گواستنەوەی کارەبای ماڵان بەلایانی کەمەوە 3 جار دەگۆڕێت ئەمە هەتا ئێستا هەر وامانزانیە کە دەرێن کارەبا یەکسەر دەرێن کارەبا تاو لەم حەتەی کارەبا دێتە ناو ماڵەکانمان و خواحافیز نەخێر ئەوەی کە دێتن هەتا دەگاتە ماڵەکەیت و دەگاتە ئامێرە کارەبایەکەیت و بەلایانی کەمەوە یعنی دەکرێت زیاتر لە 3 جاریش بگۆڕدرێ لە وێزگەی دروستکردنی کارەبا جیاواسی ئەرک بەرز دەکرێتەوە یعنی لۆ نمونە بابین ئەلێرە لە وێنەی زۆر بە جوانتر دیارە کە وێنەی وێزگەیەکی کارەبای دایتەما محەتەکی کارەبای دایتەما لێرە تەماشاکە قوتابی خۆشەویست لێرە وێنەی محەتەکی کارەبامان هەیە وێزگەی بەرهەمهێنانی جیاواسی ئەرچی کارەباییمان هەیە وێزگەی بەرهەمهێنانی کارەبامان هەیە ئەو وێزگەیە وێزگەیەکی غازە وێزگەیەکی کار و ئاویە وەکۆی لە بەنداوی دوکان و دەربەندی خانەوەوانە سەدەکان کە لەوێ دەتوانین کارەبای بەرهەم بین لە ڕێ ئاوە یاخود دەتوانین ئەوەی کە لەو محەتانی ئێستا باز دەکرێتن دەرێوەڵا لە محەتەی لۆ نمونە محەتەی ئەحمەد ئیسماعیلمان هەیە دەرێوەڵا لەوێ بە چ بەرهەمی دێنین بە غاز بەرهەمی دێنین بە غازە بە گازە بە هەر شتەکە مهم وێزگەی کارەبایە سەرچاوی دروستکردنی کارەبەیە لێرە پێویستت بە چییە؟ پێویستت بەوێ ترانسفۆرمەرێکی بەرزکەرەوە بەکاربینێت و ترانسفۆرمەرێکی بەرزکەرەوە دەبی بەکاربینی ئەو ترانسفۆرمەری بەرزکەرەوەی چییە؟ ئەلێرە لەو وێزگە سەرچێک کە کارەبا دروست دەبی ڕاستەوخۆ ئەو ترانسفۆرمەرە چی لێ دەکات؟ جیاوازی ئەرکەکەی بەرز دەکاتەوە واتە ڤۆڵتێکەمان لێرە لە بۆ بەرز دەکاتەوە کە بەرزی کردەوە دەڕواتە چێندەر ئەوە لێرە دەڕوا لە بۆ هێڵەکانی گواستنەوەی تەزووی کارەبا کە ئەو هێڵانە چنە؟ ئەو هێڵانە هێڵە بەرزەکانن یان ئێمە زۆر جا دەبینین لە دەرەوەی شار بە تایبەتی لە دەرەوەی شاریان لە خەتە ڕئیسیەکان زۆر جا دەبینی هەندێک عامودی زۆر گەورە و زەخممان هەیە ئەوانەی لەسەر چار پێچکە دانرا و زۆر زەخمن ئەوانە ئیشیان چییە؟ گواستنەوەی جیاوازی ئەرکە زۆرەکەی ڤۆڵتێ بەرزەکان دەگواستنەوە کە دەیگوازیتەوە لێرە دووبارە دەیگوازیتەوە لە بۆ چێ؟ وێزگەی دابەشکردنی ترانسفۆرمەری نزمکەرەوە یعنی دەیگوازیتەوە لە بۆ چێندەر؟ دەیگوازیتەوە لە بۆ محاویلەکی هێڵەکانی گواستنەوەی وزە بۆ گەڕەکەکان لێرە ئەو هێڵی گواستنەوانەواتە ئەو کارەبا لە محەتەی سەرەکی کە دروست دەکرێت دەگوازێتەوە لەو محەتەکی دیسان لەوێ وێزگەکی دی لەو وێزگەی دووبارە دەگوازێتەوە لە بۆ چێ؟ دووبارە دەگوازێتەوە لە بۆ محاویلەیەکی تر کە گواستراوە لە بۆ محاویلەیەکی تر ئەو کاتی ئەو کارەبایە دەڕواتن لە بۆ چێندەر؟ لە بۆ ماڵان دەڕواتن کە کارەبایەکە لە بۆ ماڵان ڕۆی جیاواسی ئەرکەکەی تقریبا نزیکەی 220 ڤۆڵتە ئەو 220 ڤۆڵتە بە ئیسراحەتی خۆت ئامێرە کارەبایەکانت لە ماڵەوە هەمووی ئیش پێ دەکەی ئامێرە کارەبایەکان لێرە دەتوانانی زۆر بە ئاسانی ئیشی پێ بکەین ئەوە کردداری گواستنەوەی
دروستکردنی وزە و هەروەها کردداری گواستنەوەی وزەیە. لێرەدا قوتابیانی خۆشەویست دەمەوێت وەکو کە لێرە باسی و بابەتەمان کرد کۆمەڵێک شتێ ئاماژەی پێ بکەین کە قوتابی زۆر گرنگە لە ئێستادا بەڕاستی خەمی لێ بخواتن. ئەمە لەوانەیە زۆر زابەست بیر لەوە دەکەینەوە وەکو مامۆستا یاڵا دەرسەکەی شەڕحکەین وانەکەی لە بۆ قوتابی بڵێنەوە خەڵاس. بەڵام ئەوەی زۆر گرنگە لێرە چەند تێبینیە کە بەڕاستی ئێستا زۆر گرنگە قوتابی هەستی پێ بکاتن. ئەوەی دەیبینین قوتابیان کە ئێستا هەمووی لە ماڵەوەیە ئەجە ئایا لە دیارە تەلەڤیزیۆنێک دەیخینی یان لە دیار یوتیوبێ خینەکەی خۆی دەکا یاخود ئەوە تا لە ماڵەوە دانیشتۆ بە شێوەی ئۆنلاینیش خینەکەی خۆی دەکا بە هەر شێوێ. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بیزانین زۆربەی هەرە زۆری قوتابیەکانمان لە ماڵەوە ئێستا بە ئیسراحەت لە خۆی لی دانیشتۆ کە ئەنەما قوتابی نییە کە ئەنەما لە فشووی هاویندەیە. بەڕاستی ئەویان کارەساتە. ئەمە زۆر جار ڕۆژانە دایک و باوکی قوتابیان تەلەفۆنمان لۆ دەکا ئەرێ مامۆستا باشە قوتابیەکەم لە ماڵەوە دانیشتۆ و هیچ نێ بخینی. کاکە کە هیچ نێ بخینی پێویست ناکات و لە ماڵەوە دانیشتی بەبێ ئیشی. باشە ئەدی ئەو مەنهەجێک کە خوێندیتت ئەو بابەتانەی کە پێشتر خوێندیتت پێویستت بەوەی هەیە دووبارەی بابەتەکانی خۆت بکەیەوە لۆ. احتیمالی هەیە لە ناکاوەک بڕیارێک دەرسی دەرێ ئیمتحانات پێشخرا. باشە ئەو هەموو بابەتانێک کە خوێندیتت لە وەرزی دووەم چۆن دەتوانی سەیتەڕەی لەسەر بکەیت، چۆن دەتوانی پێداچوونەوەی لە بۆ بکەیت. بەڕاستی زۆر گرنگە ئێستا قوتابی لەو پشوەی کەواتەی دەیە بەهۆی ئەو شەڕ و ئاڵۆزی کە دروست بووە بە وەزە ناخۆشەی زۆر گرنگە قوتابی ئەلێرە بە ئەرچی خۆی هەستی ئەرکەکەی قوتابیش ئەوێ بەڕاستی دەبێ خوێندنەکانی خۆی پشتگوێ نەخا. ئەو کاتانێک کە لە ماڵەوە دانیشتۆ بە دیار مۆبایلێکەوە یان بە دیار ئایپادێکەوە بە دیار کۆمەڵێکی بابەتی سوۆشیال میدیاوە دانیشتۆ یان تەلەڤیزیۆن و ئەتاری و فڵان و فیساد گەڕانەوەوانە بەڕاستی پێویستە وازی لێبینی کاتەکەی درەنگە ئێستا لە بۆ خوێندنی قوتابیش. یعنی ئەگە هەر هیچ نا بە ئۆنلاینیش نەتوانی بخوێنی دەتوانی لە ڕێی یوتیوبەوە لە ڕێی کەناڵی تەلەڤیزیۆنی پەروەردەیەوە کە ڕۆژانە بابەتەکان پەخش دەکرێت دەتوانی لەوێ سوود لە مامۆستایەکان ببینی. دەتوانی ئەو بابەتانەی کە خوێندیتت بەڕاستی دووبارەی بکەیەوە. چونکە کارەساتە لە ماڵەوە دانیشتی بێ ئیش هەتا ئێستا یەک وشەت پێداچوونەوە لە بۆ نەکردێ لە بابەتەکانی خۆت. باش ئەگەر هاتوو کاتێک کە ئیمتحاناتت دەستی پێکرد تاقیکردنەوەکان دەستی پێکرد چۆن دەتوانی بخوێنی؟ ئەو کاتیش گرەی دەکا وەڵام مامۆستا وەختمان نەبوو لە بۆ پێداچوونی. باشە وەختت نەبوو ئەتۆ چەندە لە ماڵی دانیشتی؟ زیاتر لە یەک مانگە لە ماڵەوە دانیشتی بێ ئیش و کار. بۆیە پێویستە قوتابی ئاخر، قوتابی ژیر، قوتابی زیرەک بەڕاستی ئێستا هەمووی لە خوێندندەیە. هەمووی دەڕواتن ڕۆژانە جەدوەلێکی دانەیە بە پێی ئەو جەدوەلەی خۆی ڕۆژانە پێداچوونەوەی بابەتەکانی خۆی دەکا. ڕۆژانە دێتن چەند بابەتی خوێندیە جەدوەلێکی دانەیە هەر دەرسە و چەند ڕۆژێکی لە بۆ دانەیە پێداچوونەوەی لە بۆ دەکا. یاخود دەتوانی ئەتوو لە ڕێی ئەکاونتەکانی مامۆستایەکانی خۆت لە ڕێی گروپاتەکانەوە پەیوەندیت لەگەڵ مامۆستایەکانی خۆت هەیە دەتوانی لەوێشەوە چ بکەی قوتابی خۆشەویست. دەتوانی لەوێوە هەرچی ئەو پرسیارانەی هەیتت هەرچی ئەو شتانێک کەوا تێنەگەیشتی دەتوانی لەوێ پرسیار لە مامۆستایەکان بکەیت. چونکە دڵنیامە 100% کە ئەو قسەی دەکەم هەموو مامۆستایەک ئێستا ئامادەی تێدایە هەر کاتێک پرسیاری لێ بکەی شەوبی ڕۆژبی وەڵامی پرسیارەکان داتەوە. زابۆیە لێرە بە پێویستم زانی بەڕاستی لەگەر ئەوەی کە باسی بابەتە زانستیەکەمان کرد ئەو خاڵەی پشتگوێ نەخەین. چونکە پێویستمان بەوەی هەیە ڕۆژانە پێداچوونەوەی بابەتەکانی خۆمان بکەین. جەدوەلێکی ڕێک بێخە لە بۆ خۆت، جەدوەلی خەوت ڕێک بێخە. یعنی تەماشا دەکەین ئەمە قوتابیان دەڕوا دادەنیشی هەتا 4 و 5 بەیانی بە دیار ئایپادێکیان بە دیار مۆبایلێکەوە دانیشتووە هەتا 4 و 5 بەیانی شەوەکەی لە بۆ دانیشتن دانەیە ڕۆژەکەشی لە بۆ خەودانەیە کە ئەوەشیان بەڕاستی کارەساتە. یعنی ئەمە ئەلێرە کێشەی گەورەمان لە چییە؟ کێشەی گەورەمان لەوەی نییە کە ئێستا قوتابی هاتیە لەو پشوەیدەیە. کێشەی گەورەمان ئەوێ باشە ئەو قوتابیەت چۆن دەتوانێت سیستەمی خەوی ڕێک بێخیتەوە دیسان،
چۆن دەتوانانی سیستەمی خەوی ڕێک بێخیتەوە. چونکە کارەساتەکە لەوەیە مێشتی قوتابی مێشتی هەر کەسێک ئەگەر هاتوو شەوانە درەنگ خەوت ئۆتۆماتیکی ئەو مێشکە چی لێ دێ تووشی پوکانەوە دێ. ئەو مێشکەی تەمبەڵی لێ دەردەچی مێشکەی لێ دەردەچی ناتوانانی شتەکان بە ئاسانی وەربگری. باشە چۆن ئەمە سیستەمی ڕێکبێخینەوە بەڕاستی پێویستمان بەوەی هەیە سیستەمەکەی بەوەی ڕێکبێخینەوە خەومان ڕێک بخەین. شەوانە بەلایانی کەم سعات 9 لە بۆدا ئەگەر زۆرماندانە با نەگاتە 11 قوتابی لەسەر جێگای خۆبی سیستەمی خەوی ڕێک بێخیتەوە چونکە بێزگە لەلایەنە زانستەکەی کە باسی مەکتەب و ئەوانە دەکەین ئەو قوتابیانەی بە تایبەتی پۆلی 7 پۆلی 8 پۆلی 9 ئەوانەی لە مەرحەلەی قۆناغی بنەڕەتیدان ئەو قوتابیانە هەمووی ئێستا لە قۆناغی چییە؟ قۆناغی گەشەکردنی لەشی خۆیتی. ئێستا ئەوتوو لە قۆناغی گەشەکردندای چونکە دڵنیا بە ئەگەر هاتوو سیستەمی خەوت ڕێک نێخست دڵنیا بە کاریگەری 100% لەسەر چ دروستەکە؟ کاریگەری 100% دروستەکە لەسەر ئەوەی کەوە ئەو قوتابیە گەشەی ناڕێک بیتن. بۆیە دیسانەکە دووبارەی دەکەینەوە تاکیدی لەسەر دەکەینەوە تکایە قوتابیانی خۆشەویست سیستەمی خەوتان ڕێک بێخنەوە هەم لە بۆ کاتی امتحانەکان کە نزیک بۆتەوە هەمیش لە بۆ ئەوەی گەشەت ڕێک بکەویتەوە. بەڕاستی بە پێویستم زانی ئەلێرە هەرچەندە بابەتەکەمان بابەتە چی قوتابخانە و زانستە بەڵام ئەو بابەتە زۆر گرنگتر لە بابەتە زانستێکەش. ئەگەر هاتووەمە قوتابێکمان هەبوو مێشکەی تەواوی هەبوو مێشکەی مرتاحی هەبوو گەشەی تەواو بوو تەندروست بوو ئەو قوتابیە زۆر بە ئاسانی دەتوانێت سەیتەڕە لەسەر خوێندنەکانی خۆشی بکە. قوتابێکی زیرەکی لێ دەردەچی. بەڵام ئەگەر هاتوو ئەو قوتابیە گەشەی تەواو نەبوو ئەو قوتابیە خەوی ڕێک نێخسترا بوو هەرچەندە قوتابیەکی زیرەکی ژوێ بەڵام ناتوانێت ئەو ئامانجەی کە ئەتوو هەوڵی لۆدەی بەدیبێنی. جا هیوادارم ئەو تێبینیانەی باسم کرد ئەو ڕێنمایانەی باسم کرد هیوادارم جێبەجێ بکەن چونکە دڵنیا بە لە خەمی تۆمانە لە دڵسۆزی تۆمانە حەزمان لێیە کەسێکی زیرەکت لێ دەرچی تاکێکی زیرەکت لێ دەرچی تاکێکت لێ دەرچی سبەینە ببیە مایەی سەربەرزی وڵاتەکەت. دووبارە پێتان دەڵێمەوە بابەتە زانستەکانی خۆتان گرنگی پێ بدەن و بابەتەکانتان ئیهمال مەکەن جەدوەلی خەو و جەدوەلی خینەکەتان ڕێک بێخنەوە. هیوادارم کاتێکی بەسوود بەسەر بەرن سەرکەوتوو دەبن ئینشاء الله.